تێڕوانینێک لە لای بەشێک لە مسلمانان هەیە و ئەم تێڕوانینە وای کردووە کە دکتۆر زوزوو شتێ لەکەوێ وەڵام خۆی یەک ئێتە باش و ئەم تێڕوانینە وای کردووە کە زوزوو خەریب بڵێ بەم تێڕوانین وای کردووە زوزوو شتی لێ بکەوێت لە خۆم لە بیرم چۆ بەڕاستی بام بابەتانە هەبێت ینی ئێمە هەمیشە پشتی کامێرا و پێشی کامێرا جیا ناکەینەوە لە بگەوە دای پیا من ئەمە خۆم یەک قەڵم لێداکەوت توێژی زوزوو لێداکە و لێ توێش فکرەکە لێداکەوت لە دەست و دەرچوو ڕێگووا ئەم شەو باسی ئاینەکەین باسی دینداریەکەین و پەیوەندی بە نیشتیمان پەروەریەوە تێڕوانین یەکلای بەشێک لە مسلمانان بە تایبەت مسلمانانی ئەم ناوچەیە پەیدا بووە کە ئەگەر تۆ قەرار بێ دینداری بکەی نیشتیمان پەروەریش بی لەگەڵیا بە جۆرێک لە جۆرەکان تەفسیر و شیکردنەوەی جۆراوجۆری بۆ کرێ و شەرعێتی پێنایە من ئەم شەو بە ڕوون و ڕاشکاوی و خۆشحاڵم کە با بڵین وەکو میدیاکارێک بەخەدیاورم بووە کە ئەوە بۆ ماوەی 3 ساڵە لەگەڵ دکتۆری ئازیز خەزدەوی لێرە دانیشین ئەتوانم بڵێم یەکێکە لەو پیاوە ئاینیانەی کە نیشتیمان پەروەری لێ چۆڕێ و بۆ چرکەیەکیش ئێمە وەکو هاوڕێی ئێمە وەکو میدیاکار لەگەڵیا هەستمان بۆ نەکردووە خوا نەخواستە بە لێچۆڕانی نیشتیمان پەروەریەکەی ئاینەکەی و بڕواکەی و دینەکەی لێ چۆڕابێتەوە تێڕوانینەکەم وابوو قال لك سباس كدرون أو تشتكي مقامك تداما من مستحق أو موضوع ما من خدمة كار يعني أستغفر الله لي بداخوا يعني فكرة كاتيا ميدان وكي قلت إشارة بيكر أجرت مروفك إيمان دار بي أجرت مروفك أول دار بي دفيت بشتا خو بدي نتوا خو دفيت بشتا خو بدي ملتي خو مخابن دبنهن مفاهيم مادة جو برنجكي شاش برنجكي غلط تينا تفسير كرن هن جماعة يعني تعميم يجيش خوا الزور غلطة يعني من تعميم ناكن أو فكركي بويرنجي هاتي درست كرن دين إسلام نهاتي جو ديجي نتوان راوصلي دين إسلام هاتي جو بشتوان بقيمات حرمت دايا حمون نتوين جو أمر الدنيا دهنا جبرجو نتوا جو إيرو الإنسان دهيا نتشتكي اختيار من يعني من اختيار نكرية من كرد أو تشتكي فطرية أو تشتكي أمري خوايا أو تشتكي هل بجارتني خوايا ينجي متوانم تشتكي زيادة ربيجم أو دياري وهديي خواي قورية بو من وقت إنسان بو هر إنسان كدي جو نتوق دايدة تا درجكي جو تشتكي تايبت هيا زيادة ترج آين نتو ناي قوارتن آين تتواني بقواري يعني أمره من مسلمانم وإن شاء الله لسر الإسلام أجي وفاتي بكما ونعمتك زور مازنا قو خدي تعالى دايا من لكن من قراري منها أمره من تكارم بقوارم ببنا مسيحي ببنا أي أولك جديد ديانتك جديد من توانم بقوارم لحتى بياني من بيجي من كرد من هالكردم حتى بياني من بيجم من نكرمانجم من نبادينيمة من نصرانيمة من هر أو موضوعات مدد خوينا مدد جيناتي مدد بيدبوا من كاتي قم من زك دايكا خدبهم هر من زك دايكا خدبهم درحمي زايك دايكا خدبهم هر أمري خوابو لميجو روجي كرتن سر من نبوا هر من دنجي دايكا خدكر من دنجي بايوي خدكر دمي قم من زك دايكا خدبهم هر ورا رابا رونا هر أو قصي كردي دقوه مدبون دمي قم من زك دايكا خدبهم باشي من هاتم الدنيا تمنين بو 7 صال نوما مستجاسم بو بافكي من قوت ومروا أولادكم بالصلاة وهم أولاد 7 أمري من اللي خبكم قو بدس الميش بكن أوات تي وين معني قم نتوا إنسان
بري آينتي آين بمعنى فقه شرعي من بمعنى إسلام تيم سيداج برقو موضوعي إسلام بمعنى استسلام مروف إنسان بوخوا أو تشتكي قديمة أو بري خلق إنسانة اللي بمعنى أو شريعته قوم بيج مثلا مسلمانتي بمعنى شريعة محمد عليه الصلاة والسلام خريستيانيات يعني مسيحيات بمعنى دين حضرة عيسى موسويات بمعنى دين حضرة موسى أو بشتي ولادة إنسان قوتي دنياي أما هيد زكي دايكا خديا نتواوينا هاتيه البجارتن فبيوست مروفي إيماندار مروفي مسلمان شهنازي بك سربلند بي أو دياريا قو خدي تعالى دايا إنسان أو زماني قو من تدا صدقم تبلو او سقطبوني من تيدا ما منجي ودكتور خانيجي اظن دكم بركي سيداي جاسم جمع بعد ذهاب وضعيين باش دربو بزماني كردي دبستان ومكتب هبون كاتكيل باشوري كردستان لمنو دكتور خاني هر ثقافتي ما هي فارسيه يا عربيه يعني زماني ما هناك جارة سقطبون تيدا هي لاو زمانه جرك من شهنازي بكم من افتخار بكم برقو او زمانه دياري خوي قوره بو منا اياتي قران بيروز دي بيجي ومن اياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم أف زماني قم بقصدكم أواد دياري خواي قورية اللي مخابن دبن هن مفاهيم نادا قو بشتي بيخنبر عليه الصلاة والسلام جواكي مسلمان هول دا إسلام بوخوا بدزن وإسلام بوخوا بكار بينن دريا وبكار آنينا إسلام مفاهيم من دانا خويا كرن قو نتوين دي قرق ناينا قبول كرن تبلو قلت الجواكي بيخنبر عليه الصلاة والسلام تماشا بكي تبيبي نقول سر ملي راستي بيخنبر حضرتي أبو بكر عرب هيا حضرتي عمري عرب هيا للملي دي بيخنبر عليه الصلاة والسلام تبيبين سلمان فارس هيا بلال حبش هيا صهيب رومي هيا قافاني كردي هيا بيخنبر عليه الصلاة والسلام بري خندا أو جماعتي صحابية سلمانة صهيبة بلال قافانا نقوت دوستنو هفالنو قلي صحابية إيماني وناقصة إيماني وكامل نينا حتى قوون جوي نتوا وأمبشون قهرتنا كي بكن سلماني فارسي قالك أو فارسي مراكن تبلغوا خلافك علماء هيا كسلماني فارسي هر فارس هيان هر او امبراطوريتي فارس ودبيجو كرد بيجي او خلافك دي هيا بس مقصد يجي بيخنبر عليه الصلاه والسلام بو سلماني نقوت يا ايمانك كامل نابي حتى من نابي تنقهر ام نابي بكن سلمان كوري عبد الله صهيب رومي ام رومي لادن ام نابي بكنا صهيب مسلمان بغافاني كرد ام نابي كردي راكن ام نابي بكنا ابن امه الله هر بشتي 1400 سال هي ام دناسن صهيب رومية بلال حبشية سلمان فارسية قافان كردة لمخابن بشتي ويرا برقو اف جواكي مسلمان هاول دانقو دين اسلامي بوخوا بدزن بوخوا بكار بينن هن مفاهيم دانا ديار كرن مثلا براتي مسلمان او حقا انما المؤمنون اخوة وام ايمان دارن باو نقطة بس بداخوا او مفهومة بدي بكار انين برنجا كيجرنجا أو نتوين جبلي نتوين دستلات دار يعني نقو عرب تاني عرب تركا فارس أف نتوين قبونا دستلات دار أو براتية مسلمان دور دا تاني ديار كرن أو نتوين دي قرق حمي خزمة كاربن حمي قرق غلام بن أو براي قورارة مخابن أو مفهومكي زور شاشة زور غلطة يعني جي أمره مثلا تميزتك أو صالي رابردودة بري مسلمانة حمدانا قضية قدس كاكا بخير بو تشبوا تشم مسألة ولا قدس قضية مسلماني إياكما تشم قضية مسلماني إياكما ولا قدس بيروزة قدس مقدسة إيكاكا كيبو تقول يا كردستان مقدسة هر كردستان جي مقدسة ليش بو خاطري برجوان ديو واش بو خاطري مفاهيمي وانا جبو خاطري مروفي مسلماني كرد تركا أو دوزا خوبكي تركا أو قضية خوبكي بري مسلمان دانا هر قضية قدس جو قضية مركزية قضية سركية قضية يكما قرآني بيروز لدمي تدخويني جقاب حتى قاب سورة فاتحة حتى سورة ناس هر سيان شار ام بيجن عرض ولات شون جه ايكو هاتنا بيروز كرين يك جوانا كردستانا عردي يكم خاكي يكم جهي يكم مكاني يكم يكو هاتيا بيروز كرين عردي مكة مكرمة آياتي قرآن بيروز بيجي إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركة يكم شوني قهاتيا بو خلق هاتيا دروس كرينجو مباركة أو أقول مكة مكرمة بكة نافك جنافي مكة مكرمة هو جهي يكما جهي دوام قدسة آياتي قرآن بيروز بيجي سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لفريك نقطة حزلكم انتباه بكي بحسي مكاكرجو مباركة إن هذا قدس دجي ديسا قوت مباركة بخواي قورت بيجي أو دردوري قدسة
مباركة آية كردستان كاتي جو بحث حضرت نوح دكي آياتي قرآن بيروس خدي تعالى أمري حضرت نوح دكي ونوح بيخنبرة نوح نسيدا يا جاسمة نوح ندرونا نوح ندكتور خانية نوح نمرشدا نوح بيخنبري خوايا دعاينا مقبول دبي وقل ربي أمري خدي تعالى بويا أي خدا وقل ربي أنزلني منزلا ودري وقراءتك كده منزلا وقل ربي أنزلني منزلا مباركا هر نفسي قوتن بكرانية بو مكة مكرم مبارك بكرانية بو قدس مبارك بكرانية بو كردستانجي مبارك أنية شون أي خدا ملشونك مبارك داخا آية قرآن بيروز دين إسلام بو ما ديار كريا كشتي حضرتي نوح جميع حضرتي نوح لكودر داكت لأنقرة بو الطهران بو لشام بو لأفريقا بو لأمريكا بو من نازانم لقرآن بيروز شد بيجي بوستوت على الجودي جودي أظن دكم تشيايك وجوان تشياي نقول أفغانستان نولو يعني لكردستان يا كردستان ديمك أول نقطة زور هيا دي قرآن بيروز داد حديثي بيخنبر عليه الصلاة والسلام ريد دي وحق دي إنسان ارتباطي وين القلولاتي ويها بيخنبر عليه الصلاة والسلام كاتي قوج مكة مكرم دركتيا بريخو دايا مكة مكرم قوتيا يعلم الله أنك أحب البلاد إلي ولولا أن أهلك أخرجوني منك لما خرجت خديزاني بيتشغى صولاتك البرد لي من شيريني تشقى مش تحزدكم أجر نجم مجبوريبا ملتي تمن دركتبا من در نتكتم جولاتي خوا بيخنبر عليه الصلاة والسلام جارك المدينة منورج مزقفتي درد كافي صحابيكي بيخنبر بنافي خو أصيد الغفاري البرد وارك يرونشتيا شعر وهالبس بيجي كله درد لسر ولاتي خد قصدك صحبتي كي بيخنبر عليه الصلاة والسلام بر أصيل غفاري بيجي بدعي القلوب تقر راوستا بسكنا أو إيش دلي مجارك دينو نكا ما بريا مكدك ما حج ولاتي خدك نجبر وياكي أجرت مروفك مسلمانك إيمان داري حذكرنا كردستان فرض واجب السرتا سيدا من بدر لو بابتها اللي سر جنابة أوين بلاو كردو كتوت تقول كردستان قبلية أو ردي أو والله سيدة بداخوا يعني أوا فجورتي خصومته بداخوا من هيش أو قوتنا الندى يا ديار كرن هر من أو قصة الندى يا كرن برقو موضوعي كعبة موضوعك فقهية موضوعك شرعية وقرآني بيروز بمدايا ديار كرن كعبة مسلمانة هر كعبة يقول مكان مكرمة وهم من مروفك مسلمانة كي كردم قو من هر إيمان دارم قو هر أو كعبة من نقوت يا كردستان كعبة سيما يان كعبة دوما يان كعبة يكما ليه من بيجم كردستان خاكي سيما قد قرآني بيروز ده حديثي بيخنبر ده حديثي بيخنبر ده هن شونين دي وكي مدينة منور بيخنبر بيروز كريا لكن لقوري قرآني بيروز سي يان شار كما سي يان شار اقرت بيجم هبني فلسطين حمويكا وادي مقدس بشكش فلسطيني او معناته سيجهن اقرت بيجينا والله وادي مقدس وادي انك بالوادي المقدس طوى او دشوني جانا دبي شار فاخفتني قوم من كريات السيمينار كده ابو سيده من دبيجم كردستان خاككي بيروزه خاككي مقدسه خاككي مباركه او مباركتين نم الدايه او خواي قوره وهر نفسي لفظ بكراني بويك من بوتا قلت انتباه بك الايات هم بو مكي مكرم لفظي مباركا بكرانيه هم بو قدس لفظي مباركا بكرانيه هم بو كردستان هر همانشي لفظي مبارك بكرانيه آياتي قرآن زۆر داغڵت لی چکە ئەزانم ئەو تێڕوانینە نیشتیمان پەروەریانە لێ بەداخەوەکە کە دەروون ینی برزگرێکی ئەوە مەکەتنە دیسەجی تعمیم ناکەم و حەقی خۆ حەڵالکن و مامۆستاین زۆر گەورە هەنە ژما چێترن ژما باشترن ژما وڵات پارێزترن ژما نیشتیمان پەروەرترن من تەجاوزی حەقی تی کەسی ناکەم لاکن شکلك هاتیه دیار کرن گو اولدارن کرده دوری نتواخونه شکلك هاتیه دیار کرن گو اولدار و سیدا و شیخ و ملاین کرد یعنی توزكي دوري او مسلكتنا بداخوا او دور كتنا وانا رولكي زور خرابجي انيه ميدان حتى تاثيري نقول وان تاني كريا همر الايين كريا زور كسي جنجي ما هي امره رد فعلي بورا درست رد فعلك انا درسته دبي ما والله من ما مسلمان او رد فعلك زور خرابه رد فعلك زور نراسته ما تاييدي او رد فعلان ناكل ليش برقو دبيني ما مستوينا نلقلويا ما مستوي زور جراد بي بيشتافانو اليكار القل دجمنا بداخوا بيوستا جو سيدا وملاين كردا نوكي قلق جرابه بوتا داخوازا اللي بورينتكم دريجدكم او نقطه دا ملاي من كردا سيداي من كردا والي هاتيه وك ملاكي الجندكي روجا كهن مهفان هاتن
گوندیە یعنی کووردا کوردستانیە پێشوازیە واکردن میهوان خۆدانە سەرسەراسەر چاوا هاتن خوددان پەس بوون بەزی خۆداینە بێندەرێ گوند هەیڤک ددۆ هاتن بۆوا گوتن دۆستن و هەواڵن بێندەرێمە بۆ مەڤالا بکەن ئەمێ چاندنیا خۆ بکەن گۆڵام نارابن كاكو قبول ناكن عرض وناموس يكا شكي خوهلدان سيداي مزقف سيداي جامي ملاي جامي هات كردو راوستن قندينو بسكنن سيدا خيرة قومن واد ناس ما قلنا ولا سيدا مولا ناس كينا عربون قلا وانا زاروك صحابية بيخنبرين او زاروك وان كسن قرآن بيرو سرواداكتيا ايا قندينو يعني كردنو تشاوا وديلي وايمانا وقايم دكي ونبرد نزاروك بيخنبر برد نزاروك صحابية بيخرج قندي اخوا قندي الخوة تماشا كرقو انا لله وانا اليه راجعون بربشك قندي مش زاروك صحابية بيخنبر بر بسالی دی هنکی دی هاتن خدانه پس دیسه گندیه پیشوازیه واکر مهوان خودینا سر جعوا هاتن بندری گند پزی خدانین هی وقت دو بو چاخه چندی پس ممنون دو دکر کفن اغرا یا خیره به چندنی خوب کن گولا مدار ناکفن امان زمان عرض و ناموس یک دیسه سیدا هات گندینو راوستن گندینو بسکنن چاونی بردنوان کساج گندی خو سیدا خیره اواکینا فارس من گولاو افنا زاروک شیعه اهل البيت افنا زاروک وان کسی گو پشتوانی حضرت حسین بون افنا زاروک وان کسابون اوی گل کربلاء بون و سیدای ما وقت يقول كاتي بحث قصتي حضرتي حسين ديكي وتشاوا مسلمانان قريب النبي بيخنبري خبوكجن رندكو حيسري شعبي وينادت كبلا وقندينو تشاوا دلي وقايم ديكي والبردنفان كساج قند ديسا قنديل خوتا ما شكرن انا لله وانا اليه راجعون بربا قندي ما برزاروك شيعة اهل البيت صالكي دي هناك دي هاتن ديسا قنديه بيشوازيه واكر مهفان خدينا سر جعوا هاتن بيشتي سيمان قد برا كرم كن اغرا ويا خيري بتشاندري بقولم درناكفن ديسا قنديه يعني كردستانيه داخوازا عردي خوكر عرض و ناموس يكا تشكي خوهلدان ديسا سيداهات قندينو راوستن قندينو بسكن سيدا فيجاري تشيا قون وناسكن قونا ولا سيدا من الناس لكن واكيه تركبون قولا وازاروك سلاطين عثمانيانا بافو كاليفانا 400 500 600 صالي خدمتي اسلام ومسلمان كريا بافو كاليفانا سجاده خو شميل خو دانيل سر بحري ولميش ذكر لاو قندينو تشاومني بردنفانا نو قندي هشي وهات سري وقولان بيا سيدا بكر قون تفهر يعني وي كردستان تفجي مجبور برد فعلك يبو قو سيدا اغرتا يا خيري بيت وزاروك صحابية تا وزاروك شيعة أهل البيت تا وزاروك سلاطينة عثمانية حتى استاج ام تشيرو كان هر بردوام طبعا باشا دكتور وتي يما همومان كلسكي دايك مانين هجنين نا مسلمانين نا جولكي نا ازدين نا هجنين دێڕێکەیە ینی لە هەندێک لە چوزانم هەڵبەستە کوردەکانی شاهەیە لە شعرەکانی شاهەیە مەسەلەن کە ئەوترێ پێشۆی موسڵمان بم کوردم ئەمە کفرە لە ڕاستیە ئەم بابەتەیەکێکە لەو بابەتانەی کە پێوترێ مغاڵەتەکردن لە عەرزکردنیە وەیلا ئەگەر بیتە سەر واقع پێش ئەوەی کورد بی مسلمان بی پێشەوەی مسلمان بی کورد بیت بابەتێکی هیچ سەرنجامە هیچ ناگرێتەوە چونکە ئیسە من کوردیشم و مسلمانیشم لە یەک حاڵەتە هەم کوردم و هەم مسلمانم جدلەکە گەڕنەوە بۆ سەرەتاکە و کە پیامبەری خوا فەرمێ لە حەدیثێکا فەرمێ یولد المولود على الفطرة ئینسان لەسەر فطرەت لە دایکە بێت تۆ ئەسڵ وایە مسلمانە بەڵام خۆی ئەسڵی فەزلی مسلمانێتی لەوەیە کەوا ئێمە بە اختیار هەڵمان بژاردووە یعنی مەسەلەن بۆ من لەبەر ئەوەی کە باوک و دایکم مسلمانە هاتنت ناو دینی ئیسلامە دوای بەدادا چوونم کردووە بتمە بزانە ئەم دینەی من لە سەریم کاسەکانی خۆمی بۆ تەرخانەکەم نوێژەکەم لە حرام خۆمە پارێزم بە دوای حەڵاڵا گەڕێم یەک دنیاش لە خۆم منعەکەم ئایا بەڕاستی ئەمە ئەو دینەیە من هەڵی بژێرم کە هەڵم بژاردووە بە اختیار ئەو بەو کاتەوە بە دینداری ئەزانم کاتێک کە بە دواچوونی باوەڕبوون بەخوا و بە پێغەمبەر و بە ئیسلام و بەمانە ئەمە لە مێشکما دروست ئەبێ ئەنجا بە دینداری ئەزانم لەبەرەوە کاتێ کەسێک وتی بەم معنایە وتی من کوردم ئەنجا مسلمانم ئەمە فەزیلەتە داتە ئیسلام کە ئەڵێ من ئیسلامەتیم بە اختیار هەڵبژاردووە نەمزانی وەچی هاتووم لێی تێگەیشتوم و ئیسلام دینێکی ئەو نەحەقە لە دوای ئەوەی هەر زمانێتریش بۆیم هەر هاتمە بوومە ئەمە ئەو بەو معنایە هیچ معنایە هیچ کێشەیەکی تیانە بگرێت یان ڕەنگە فەزیلەتیش بێت ئەسڵەن فەزیلەتە بۆ ئیسلام کە من کوردێکم ئەگەر ئینگلیزیش بۆیم ئەم حقایقانەمە خوێندەوە ئیسلام مەڵە بژارم وت کاکە من کەسێکی ئینگلیزم ئەنجا مسلمانم بۆ لەبەرەوە بە زمانی ئینگلیزیاتم ئیسلام خوێندەوە ئیسلامەوە نەحەق بوو هەڵم بژارد فەمە جەدەلێکە خەڵکانێک دروستیەکە کە هەگبیان بەتاڵە بابەتەکان بانەکەینە قەومی ئەمە مۆزوعەکەمان بەس قەومیەت نییە بابەتەکە نیشتیمانە نیشتیمان و با بڵێن قەومیەت دووشتی جیاوازن بەڵام هەرچۆنێک بێت ئێمە
بینەوە سەر ئەوەی کەوا کۆمەڵێک خەڵکی هاوزمان لە نیشتیمانێکە یەکیان گرتوێتەوە کاتێ لەم نیشتیمانە پێکەوە دانیشتون با لە بچووکۆ دەست پێ بکەین بۆ تێگەیشتن لە واقعی بابەتەکە من باوکم لە گوندێکایە پاوانی زەوی هەیە مەسەلەن بۆ نمونە چەند دۆنم زەوی هەیە لە دوای وفاتی باوکم ئەم زەویانی کە بۆ من بەجێهێشتووە قبول ناکەم یەک کەس پێ بخاتە ناویەوە نیشتیمانە بۆ خۆم و ماڵ و مناڵم و دوای خۆشم هیچ کەسێک کەواتە ئەوە حەقێکی عایلیە هیچ کەسێک قبول ناکە پێ بخەنە سنووریەوە بەدەر باڵاتر لەوە ئەگەێتە مەسەلەن بۆ منە کۆڵانەکەمان دوای شارەکەمان دوایی مەسە بۆم نەیسە من خەڵکی کەلارم هەندێک جار ڕخنا دێت سەرمەڵەن بچێتی کەلاری ئەو بابەتی کەلاریە معنیوە نییە من مثلەن بەس کەلار بە شاری خۆم بزانم هەموو کوردستان هەر چوار پارچەکەی کوردستان گشتی بە برا و کە سوکاری خۆ ئەموو ئەسڵەن سەر زەوی نیشتیمانی گشتمان لە زەر زەویەیەکە گرینەوە لەوە بەڵام مەسەلەن بۆ نمونە کەلاری سەبۆن بابەتێک لەوانەیە شتێک گەشەیەک لە کەلارە دروست بێت ئەوەی من پێ دڵخۆشەوەم تۆ پێی دڵخۆش ناوی مەسەلا معنای شێوە نیە تۆ ڕقت لە کەلارە بەڵام تێگەڕێتەوە بۆ قەساسە لە قورئانە بگەڕێنەوە سەری لە قورئانە خوای گەورە مێرەبان لە چەند شوێنێکە تەئکیدی لەمە کردوێتەوە من گەرەک من لە ئەنجامی پەیامەکە دوو خاڵ بگەێنین یعنی یەکێک لەوانە کەسانێک دێت شۆڤینیەتی هەیە لە کوردایەتیە بێژە وڵا کورد لە هەموو میلەتێتر باشترە کە بەڕاستی ئەمە شتێکی دەگمەنە ئێمە میلەتێکین قەت عادەتمان نەبووە بێن بژنێ ئێمە لە خەڵک باشترین ئێمە هەمیشە خەڵکانێکین خەڵکی هێرشە نارزە خەڵک چۆ فکرەیەکی ناوتێتی وڵا ئەمە فڵان زمان بۆی ناوی زمان و شتەکان نابم بۆی مەبەستم هیچ قەومێنیە ئەم هەر کەسێکم زمانە بزانێتێتە بەهشتەوە ئەم زمانە فەزلی بەسەر زمانەکەی ئەمە هەیە نیشتیمانی ئەو لە نیشتیمانی تۆ مبارەکترە ئەمە نازام چی ئەمە ئێمە عادەتەن میلەتی کورد خەڵک لە دەرەوە ئەم شتەی بەهێمەوتۆ ئێمە قەت ڕۆژە ڕۆژان نەچوین بە خەڵک بڵێن تاکە شتێکە ڕۆژە لە جەنابی مامۆسای بەڕێز ئەو شتە بڵاو بۆ لەسەری یعنی تۆڵا ینی هاوسمانەکەی خۆمان ینی بوختی بۆ کەوتانی خۆی دانیشتووە زیندووە نەمردووە ڕوونیە کاتەوە وتیانە وەڵا قیبلەی ئێمە کوردستانە لە کاتێکە ئەم بابەسەی سێ ئاەت لە قورئانە تۆ باسی مبارەکەکە یەکێکیان کوردستانە بە نەسی ئاەتی قورئان کە ئەفەرمێ ئەو مونزەلە مبارەکەی خوا باسیەکە بۆ نوح کوردستانە ئەمان دێن ئەیگۆڕن بەرحاڵ بێنەوە سەر بابەتەکە کەواتە هەر کەسێک بەشێک خەساسەی تایە خەساسە جیاوازە لە شۆڤینیەت یعنی لە ناخی دڵمەوە ئیسە من پێم خۆشە ئاوی کەلار هەمیشە بەیانان هەڵسم سێرەکەم ئاو بەردەوام هەیە بینم لای خەڵکی سلێمانی نییە خەڵکی سلێمانی ئاوی کەمە من نیوەی برا خوشکەکانم عایلەمان سێ بەشە دوو بەشی لە سلێمانی بەشێکی لە کەلارە باشە دوو بەشی خێزانی مە دوو لە سەرسی خێزانی مە لە سلێمانیە بەیانان هەڵسن ئاویان نییە من هەر نازام ئاویان بۆیانە خۆ تەلەفۆن بۆ من ناکا براکەم یا خوشکەکەم بێژێ وەڵام من ئیمڕۆ ئاومان نەبوو لە سلێمانی بەس من بەیانی بۆ خۆم هەڵسم دەست نوێژەکردم و نوێژی بەیانەکەمەکەم ئیتر ئەو خەساسەی تایە دڵخۆشم کە لە شاری کەلارە ئاوایە ئەمە جۆرێکە لە ئەو بابەتەی کە لە قورئانە بە خەساسە ناوێ بە بۆیە ئەبینی لە قورئانی شاخوای گەورە مێرەبان حتا بابەتی وەلای دینی کەسێکت خۆش بێت لە بێباوەڕ علاقەی تۆ لەگەڵ ئەوە جزئێکی ڕەبت کردۆتە نیشتیمانەوە بە نەسی ئاەتی قورئان یعنی بۆی قسەکان ڕوونکەینەوە بۆی بزانین خوا لە قورئان فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين یەکێک لە عواملی ئەوەی کەسانێک کەوا وەلاءت بۆی نەبێ کە جائز نییە بە هیچ جۆرێ لەگەڵ یا دۆستایەتی بکەیت و پشگیری بکەیت ئەوەتانێک کەسێک بێت لەسەر دین مقاتلت کە من ئیسلامم هاتووم لەبەرەوە ئیسلام دێ ئەم کوژێ ئەمە جائز نییە بە هیچ جۆرێ لەگەڵ یا دۆستایەتی بکەیت یەکێکی تر هاتووە قیتال مەکە فەرمێ لەم یقاتلوکم في الدین ولم يخرجوكم من دياركم خاڵی دووهەم ئیخراجە لە کەسێک بێت لە نیشتیمانەکە دەرتکە لە نیشتیمان دەرتکە حەقی نییە بە هیچ جۆرێ دۆستایەتی لەگەڵا بکەیت بەنەس دوایشە فەرمێ إنما ينهاكم الله عن الذين قاتلوكم في الدين وأخرجوكم من دياركم وظاهروا على إخراجكم أن تولوهم ومن يتولهم فأولئك هم الظالمون كواتا یەکێک لە عواملی ئەوەی کەوا دۆستایەتی لەگەڵ کەسێکاناکەی بە نەسی قورئانەوەتانێک کە دێت کەسەکە نیشتیمانت لێ تێکەدا دێت نیشتیمانت لێ تێک ئەدا بۆیە ئەم بابەتە ناچێتە بابی باش ینی عێرقایەتی و ڕەگەزپەرستی باش بە کورتی بە پوختی هیچ کات نیشتیمان پەروەری دژی ئاینە خۆشەویستی نیشتیمان دژی ئاینە مامۆسای بەڕێز چەند نمونەیەکی حەدیسەکانی باسکردنیش لە بەردەستما هەیە یعنی بەعەکسەوە ئەسڵەن ئەو کەسەی کە نیشتیمانی نەبێ
زۆر بە ضعیفی دینداریەکە. ئیسە مەسەلەن بۆ نمونە ئێمە لە کورسانە ئەو فکرە بڵاو کراوەتەوە کە نیشتیمان هیچ نییە. ئیسە زاڵترین فکرە لە باشووری کورسانەمەیە. نیشتیمان هیچ نییە، لەبەرەوە نیشتیمان خەڵکانێک لێ خوا و ئێمە هیچ نین و نازام چی. فکرەی نەتیجە کەسانێک بە ناوی دینەوە لێدا، کەسانێکی تریشەوە بە ناوی گەندەڵی و شتیەوە لێدا، هەر جۆرێ بە جۆرێ. مناڵەکانمان ئەچنە وڵاتانی تر دینیان پارێزراوە بێ، ئەچنە شوێنەکانی تر دینیان پارێزایەوە کۆتە لە ماڵی باوکیان دانیشتووە و ژنیان بۆ هاوردیوە و ماڵیان بۆ دروست کردووە و گوێ لە بانگی محەممەد بێ سەڵات وسلامی خوای لەسەر بێ. نیشتیمان بەعکسەوە یەکێکە لە پاڵنەرەکانی پاراستنی دین و ئیمانی کۆمەلگا. پێغەمبەری خوا سەڵات وسلامی خوای لەسەر بێ کاتێ دوژمنانی نیشتیمانی لێ تێک ئەدەن ئەچێ بۆ مەدینە ئەفەرمێ اللهم حبب إلينا المدينة كما أحببت إلينا مكة أو أشد. خوایان چۆن مەکە لە دڵمان خۆشەویست بوو کاتی خۆی، خوای مەدینەشمان بۆ خۆشەویست کە بێتە نیشتیمان بۆمان لە دڵمانەوەکو ئەو بیکەرە نیشتیمان بۆی نیشتیمانمان بێت تا لە نیشتیمان. بۆیە پێغەمبەری خوا سەڵات وسلامی خوای لەسەر بێ کاتێ ئومەتەکان تەڤافڕەکەن و کۆ ئەبنەوە لەسەری بیرەکاتەوە لە خەڵکە پرسێت چی بکەین بۆ ئێم نیشتیمانەمان لێ تێک نەدەنە، چون خەندەقەکەن بە چواردەروخانە بیان پارێزن. لەبەرەوە نیشتیمان ئەگەر نەبوو، ئەگەر لە ناو مێشکی کۆمەلگایە نیشتیمان بێمەعنا کرا لە ناو کۆمەلگایە، بەعکسەوە یەکێک لە هۆکارەکانی لە دەستدانی دین ئەوەیە. سەبینی زۆربەی ئەو هێرشانەیە کرێتە سەر دینمان لە خەڵکانێکەوە کرێت کە نیشتیمانیان نییە، خەڵکانێکن هیچ شتێکیان نییە بیدۆڕێنن. بۆیە ئەو کەسەی کەم نیشتیمان و مڵک و ماڵ و شوێنی خۆی هەبوو، یعنی أما فطرتك خويا شاعرك الله كم منزل في العيش يألفه الفتى وحنينه أبدا لأول منزلي. يسحمو الدنيا قسب كاو بيا ولا نرويج على شوني خوش ونازامتي أو شاري كوات يالا دايك بو باوكي دسي قرتو بسر جوغا كان بازي دا ونازامتي تاميك يتر لميش يا يتر تو همو الدنيا بو باسكا يعني راسته تو شوية أو شوني كا زور قسك طاو يعني يستوى لياتو نشتيمان پروری لە دوو شوێنەوە لە ژێر فشارە لەلایەکەوە بە ئاین لێیرێ لەلایەکیشەوە بە ناوی گەندەڵی سیاسی لێیرێ دەی بۆ خاتری ئەمانی ڕەمەزانە و بە دوعای پیاوچاکان و ئێوەمانان بێ ئەوەی هۆکارە بۆی کە نیشتیمان و بە تایبەت کوردستان ناشرینکە خوای گەورە لەم دنیا و لەو دنیاش اللهم آمین. آمین. خزمەت لەمنەوە یەک تۆزی مابوو یەک تۆزی مابوو تۆم نەبیرچێتەوە یەک تۆ جاروبار لە شاشەکەوەم بینیە وەختێک ئەرکی گشتیە یەکێک پێی هەڵەسێ جێبەجێەکەی تر بۆ چیە دووەمی هەڵسێ و خۆی ڕاوەشێنێ سپاسی بکە. من سپاسی و هەستە دەکەم کە مافەدا بە مرۆڤ نیشتمانی خۆی خۆش بوێت، نەبەست مرۆڤی کورد بەو مرۆڤەکانی تریش. تۆ ئەچیتە ئەو شاخ و کوێستانە ئاژەڵێک ڕاوچی و ئاژەڵێک ڕاوە ئەنابڕەتیوە هیچ کوێی بۆ نامێنێتەوە ڕاکاتە کونەکەی خۆی چوون ئەمنترین جێگەس بووی لە هەموو شتێکی ئاگادارە. و وەختێکیش شعرەکەی شعری شاعران گوێلێری مەلێک وەختێ لە هێلانەکەی هەڵتێ ئاگری تێچووە نامەل چۆن هێلانەی خۆی جێتێڵێ. ئێمە هەمومان ئەگەر تماشا بکەی خۆشترین ڕۆژەکانی تەمەنمان کە بەس ژیان و خۆشی بووە، نییە لە ژووری 20 ساڵ و هە لە خواری 20 ساڵ. لە خواری 20 ساڵە تۆ هیچ خەمێک نییە، شادیە، با یاریە، تەکی مناڵێ لە گاڵتە و گەمەز، خوێندنە، پەروەردەبوونە، گەشەکردنە، هەمووی بیرەوەریەکان کە لە کاتی ئالزایمرا دواترین بیرەوەرین لە بیرەشن ئەو بیرەوەریانە. ئالزایمریا هێوە بزانام هازایمەر بیر و نامێنێت و هەمیشە لەسەرەوە بیرە تازەکان نامێنێ چی مەوت دوێنێ چیمان خوارد مانگە لە مۆبەر لەکوێ بووین وەێ ئاخر بیرێک ئەمێنێتەوە لە بیرتا من چون زۆرەیان بینم مانگی دایکێکات خۆی 80 ساڵیەسی داواکە دایکی ئەوی بۆ بێرێ چون ئەوانەی وا ئەمێنێت ئەو یادەوەریەلی مناڵیە سێمە بێ هەمومان یادەوەری مناڵیمان وا لە نیشتمانمانە و نیشتمان ئەو جێگەسە تۆ یادەوەریەکانتی پێوە گرێدەی هەر کوێ بێت ڕەنگە بۆ جەنابی مامۆستا غەزنەوی سا مناڵەکانی بەناو بە هەست بێژن نیشتمان کوردستان وەلێ گەرگەرەی کوێ بێتۆ مناڵەکانی بێژن بابە لە ڕۆژ دانیشین بەخوایەمە لێرە تازە جێگر بووین و بیرۆکەمان وا لە ڕاوژنمان خواستە و زوان فێر بووین بۆ یەکانە حبی وەتەن وەکۆی مامۆستایان ئەڵە حەزم کردەوە حەدیسی شە بفەرمونون حبی وەتەن نیشانەی ئیمانە چون گوڵێک وەتەنی نەوێت
گیایەک وەتەنی نوێت ڕیشەی تیانە بێت چۆن بژی چۆن گەورە بکات چۆن گەڵا بکات چۆن گەشە بکات هەر کەسێک وەتەنی نەبێ ناژی ئەمە یەکەمین وەتەنمان سکی دایکمان ئەوەیە کە تماشا بکەی ئێمە هەمومان دایکمانمان لە باوکمان پێخۆشترە نەکوو بێ بەڕێزتر بێت ڕازەکانمان وەلای دایکمانێژین داواکاریەکانمان بە دایکمانێژین نهێنیەکانمان بە دایکمانێژین دڵتەنگیەکانمان بە دایکمانێژین لە نەخۆشینی چات دەستی باوکمان خۆشە بێتە سەری سەرمان وەلە کەی تامی دەستی دایکمانەدا ئەزانی بۆ چون من جیناتم نیوی لە باوکمەرم نیوی لە دایکم وەلێ من جیناتێکی ترەیە هەر هەمووی لە دایک مەگرم من مرۆڤێکم 46 کڕۆمۆزۆمەیە 23 هی دایکمە 23 باوکمە ئەی خانەکە خۆی هی کێس هەمووی خانەکەم کە میتۆکۆندریاکان بە خێویەکان هەر 46 کڕۆمۆزۆمەکەی بەسینی دایکمەنی باوکم نییە ئەوەیە کە بەهشتوا لە ژێری پێی دایکە دایک بۆ من وەتەنە ئەی ئاوەکە لەکوێ خۆمەوە نانەکە لەکوێ خۆمەوە هەواکە لەکوێ تێبووم زمانەکە لەکوێ فێرە بم هەستی ئینسانیەکە لەکوێ فێرە بم کولتورەکە لەکوێ فێرە بم سەقافەتەکە لەکوێ فێرم ڕێوڕسمی ژیانەکە لەکوێ فێرم لە وەتەنەکەی خۆمە ئەگەر وەتەنم نوێ بە سەقافەتی وڵاتێکی تر من ئەبمەوە هاوڵاتی تۆ بە زمانی وڵاتێکی تر دەتوانم ئاخاوتن لەگەڵ توا بکەم هەمووی کولتور و سەقافەتی نەتەوەکەم کە کراوە بە نووسین و چیرۆک و ئەدەب و زانست من زمانێکی ترم بێت دەسم پێگات ئیسا ترانسلیت دروست بوو دەسم پێگات کەڵکی لێوە بگرم بۆیە من بۆ هەموو بەشێکی وجودیم پێویستیم بە وەتەن و نیشتمان و هاوڵاتیەکە و لێرانە ئەگەر تماشای من بکەی ئاینم بۆ چییە من ئاینم بۆیە لەگەڵ کەسانێک ئەوانەوە چواردۆرمە خۆشبەخت بژیم چون ڕسالەتی ئاینەکانەوەیە کە خۆشببختی بدەنێ ئتحاد و پێکۆژیان و پێ بدەن هاوبەستگی کۆمەڵایەتی و پێ بدەن ڕێوڕسمێکی یەکسانە بدەنێ دەی من ئەگەر جێگەیەک نوێتێکی جەماعەتێک کاتەیە بژیم ئاین چۆن هاوبەستگی و لە یەکتر تێگەیشتنم پێ بدات بۆیە ئاینیش بەبێ زەوی دروست نابێت دوای ئەوە مرۆڤێک وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو سایری پەیغەمبەران ئاینێکیان هاورد ئیتر ئاین زەوی پێویست نییە مرۆڤ زەوی پێویستە بابزانن نیشتمان بۆ ئینسانە ئاین دوای ئەوە چووە دڵی ئینسانێکەوە ئیتر نیشتمانی پێویست نییە ئاین ئەچواتە ناوی ئینسانەکانەوە وەختی هێژی ئاینی ئیسلام سەرزەمینی ئاینی ئیسلام کوێست کەسێک لە ئیتیوپیا ناتوانێت مسلمان بێت ناتوانێت هاو فکری سایری مسلمانەکان بێت بۆ یەکانە نیشتمان ئەو بەشەی فیزیکاڵە ئەبێ خاکی و تیا بژیت کە بۆ ئینسانە ئەو بەشەی کە فکر ئەتوانێت خاکی نەبێ و لە وڵاتێکی تریچا بێت جیهانی ئیسلام جیهانی کۆنفسیۆس جیهانی بودیزم جیهانی فلان ئەسڵا خاکیان نییە بۆیە ئالە ڕانایەمەکەوینە ئەو دووبەرەکە کە بوو بە پرسیار لە جەنا هەردوو مامۆسا کردو جەنابوو وتە کوردێکی مسلمانی یا مسلمانێکی کوردی ئەمە ئەگەر بە جینات لە نەزەریابووری من لەبەرا لە دایکمە لەولا لە باوکمام چون من کڕۆمۆزۆمەکانم زۆرینەی هینی دایکمە 23 هینی دایکمە و میتۆکۆندریاکان گشتی هینی دایکمە لەولا لە ڕووی هینۆ تماشای بکەی لە ڕووی خاکۆ تماشای بکەی من لەبەرا لەم خاکە هاتومە دنیا ئەبێ بێمە دنیا ئەقڵ برم جەستە بکەم لەولا فکر هەڵبژێرم دڵم بکەمەوە تەنی فکرێکی تر بۆیە بەڕای من لەبەرا نەهەر من هەموو کەسێک هەر کەسێک ئەمەینەوت ڕەنگە هەڵەیەکی تکنیکی بکات هەڵەیەکی تێنەگەیشتوی بکات لەبەرا تۆ نژاد وەرەگری نژادیش هیچ جێشان نازی نییە من کورد نەوەیم شتێکی تر و میسام پەرداخە شوشە نەبێ خۆ شتێکی ترە نابێ خۆ هیچ نەبێت بەڵام نژادێک وەرەگری وەلێ ئەگەر بدەی لە ژێری نژادەکە ئیتر سەرشۆڕیە نژاد شانازی نییە وەلێ داین لە ژێری نژادەکە سەرشۆڕیە چۆن ئەوێ بێژی ئەوی چەند نیم بۆیە ئێمە لە هەڵگرتنی نژادا هیچ هەڵبژاردنێکمان نەکرێت دراوە پێمان لە هەڵگرتنی خاکێکا تیا هاتیینە دنیاژن پێنیشتمان هیچ هەڵبژاردنێکمان نەکراوە دراوە پێمان هەمووی خەڵکانی تریژ نژاد و نیشتمانیان هەیە بێڕێزیان پێ ناکەین حەقییان نیە بێڕێزیمان پێ بکەن وەلێ سەرشۆڕی لەکوێ دەست پێکات من بدەم لە ژێری خاکەکەم و بدەم لە ژێری نژادەکەم کە ئەم دوانە نەبێ نیت تا ئاین هەڵبژێری ئەبێ لەبەرا بوویت تا ئاینێک هەڵبژێری جا لە وڵاتێکی ئایندارەکانە من ناتوانم دڵنیابم هەتای ئەمێنەیت و زۆرم بینی هەر لە سەحابی ئیسلام مسلمان نەبوون بەڵام هەر لە خاکی عەرەبستان ئاژیان هەر عەرەب بوون زێدیان هەر ئەوێ بوو ئەو ئاینەکەیان نابەلاوە هوبل و لات و مەناتیان نابەلاوە بوون بە موحد دووریش نییە
لەو دواشێکیان ئەوی نایە بەلا بووە بە مرتد بۆیە ئەوەی کە فکرە دڵی تۆ وەتەنیەسی دڵی تۆ تەنگ بۆ فکرەکە بارەکە لێی و ئەوەیش کە وەتەنی نیشتمانە خاکە من وامتیا تەنگی بکەیت تۆ لێ مەربار بکەم لێ ئەنا دانیشتوم تێ دکتۆر جایزە لەبەر خاتری دینەکەت نیشتیمانەکە وەلانی سوالێکی غەڵەتە ژبرگو تجار هیچ وەختی دا ئاین ئەو داخواز ناکێ ئێگو ئەو داخواز دکێ ئەو کەسێک و بەردەفکی ئاینن فبەروە یەک هزار جار پرسیارەکەم غەڵەتە بەڵام بۆ ئەمە نییە ئەو کەسێک و بناوی ئیسلام داخواز دکێ گو مرۆڤ تەرکی نەتەواخوا بکێ یانژی ببێ پشگرت تشتێکی دیرە دژی نەتەواخوا ئەو کەسێکی غەڵەتە کەسێکی نەدروستە ممکن نینە گۆ تشتێکی وا ڕاست بێ دینی ئیسلامێ دینێکی ئومەمیە دینێکی عالەمیە وما ئەرسلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین جهێ هەموو نەتەوە ئاینی ئیسلامدا هەیە ممکن نینە گۆ جهێ ملەتی کورد ئاینی ئیسلامدا نەبێ ئەگەر وافنا من بابي ضربي مستحيلة يعني تينا شاش ني فهم كرن مستحيلة ليه تجاوزا بيجم أجرد آيني إسلام ده جهة حمونة تواهية جهة من ملتي كرتي دنينا أو إسلامك سختية ممكنين أو دين خوابي دين خواي جورا إسلاما جو جهة هر نتوك تيده هي بو أو يك أو كسي جوه داخوازي دكن وزورن أو كسي جوه داخوازي دكن وبدا خوش بو خاطر جوه داخوازا خوش بكنا شرعي حتى ضرور سر زماني بيخنبر عليه الصلاة والسلام ذكرنا بو بي زماني بيخنبر قلتنا أحب العرب لثلاث جعرب حزكم بو سيتشتاج برجو أز عرب مش برجو قرآن عربة وبعربي داكتيا وش برجو لسان أهل الجنة عربي وحديثك جميع علماء اتفاق بنقو حديثك موضوعة فبو أو يكزور كسي هيا أو ركلامة دكي أو خزمتا دكي بو دين عربة مثلا عفو نتوى عربة وكي نتوكي باش وكي نتوكي بيروز دي ديار كرن وقلك جارهن أولداري ما دكفنا بنسها أو دعايتها دا أو ركلامة دا قرك مبراي هافي مسلمان بن ودف لا دفج مسالين توي بقرن دفج كردو كردستان بقرن أو تشتكي نرسطة كردستان خاككي بيروزة حتى قد خدان إيمانكي كامل بي چاوة قرك إخلاصي تبو عبادتي تبو خواي قورها بي قرك ولوجي حزكرنا تبو كرد وكردستان بي كاقدرون من إضافة بكم غير جازم دي هم لسر قصة بيشوكم هم لسر أم قصيتش هر وكو لإسلاما جيكا بو همونة تويكي من بنتوي كرد قصة كم كرني لنتوي كردشا جيكا بو همو آئينيكي بيقومان ئەتوانێت هەر ئاینێک بێت و کورد بیت کێشە نییە گرنگ ئەوەیە لە ئیسلامە بۆ ئیتحادی ئیسلامی هەموو نەتەوەکانە بە یەکتر قبول بکەن لە فکرەکە یەکێک بن لە نەتەوە با جیاوازیان بێ لە نەتەوەیجا ئەتوانێت کابرا کورد بێت بەڵام ئەشێ قبوڵی هەر فکرێکی تری کوردی بکات با مسلمان بێت بە نامسلمان بێت هەرچێکی تر بێت گرنگ ئەوەیە ئەم دوانە ئاشتیەکە لەسەروی هەموویانۆ بێت لەو بەشیچا کە من باسم کردوتم نیشتمانی لەبەرا نژادە لەولا نیشتمان تەرتیبی بەوجود هات لەبەرا نژادە لەولا باوەڕ ئەوە تەرتیبی بەوجود هاتنی تاریخیەکەیەسی وەلێ لەولا لە کەسەکە جێگر بوو ڕەنگە کەسێک فکری وابێت کە ئاینەکەی لە نیشتمانەکەی زۆر بەڕێستا هێشمانە وایە هەنگە پێچەوانەکەی چوێ نیشتمانەکەی زۆر بەڕێستر بێلەوە وەلێ تەرتیبی تاریخی بە وجوداتنەکەی تا مرۆڤەکە دروست نەبێ کە نژاد و خاکی هەیە ئیمانی تیا دروست نابێت باشە زارستەکەی تۆ کامیان هەڵەبژێرێ ئەوەی هەڵەبژێرێکە من قوربانی ئاینکە یا ئاین قوربانی خاک من ئەوە دەمە دەستی کەسەکە وەلێ ێژم بە عام خاکنە نژاد و جینات نژاد و جینات گەرەکی چوە قوربانی بکەین ناتوانی بیگۆڕی تصوري مدى أو برسة زور خرابة يعني جبرقو ممكن نينا من بتوانم نتوي خوا بكما قربان جبو أو آين جبرقو أو آين دعوة أو تشتاناكي أو آيني جو دعوي أو قربانية بكي سختكاري أجر أما أكيد شتێکی غەڵەتەکە ینی تۆ بێگومان تشتێکی غەڵەت خودی ئاینەکە خۆی نەی و تو غەڵەت دەکێ و هەمان کاتدا ئەو ئایندە غەڵەتی تێدا هەیە ئەوە نە ئاینێکی ڕاستە
قوربان ئاین وەختێ ئەتوانێت بێتە ناوی نەتەوەکان بتوانێت ڕەنگی نەتەوەکان بێ ئایا ئیسا ئیسلام هاتووە ئیسلام لە ناوی کورداوەکو ئیسلام لە ناوی ئیتیوپیەکانە ئایا ئیسلام لە ناوی هەر نەتەوەک بۆنجەموری خۆل ئەو ئیسلام دایە ئەگەر عیبیش نییە ناعیبی نییە گێماسی عیبیل دەفمە هەیە دەفمە کووردا هەر نەتەوەک بۆنجەموری خۆ لێدایە برەنگێکیش ڕەنگە ئیسلامی ئەو کولتورەدا مە ئیسلامی کوردی نینە بەخەداخەوە ئێمە مەزایی دینی ئیسلام کورد قسە ئەوە ئەرۆ کاتەکەمان نەمای آخر قەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆتا وتاریە فەرمی یا ئەیوهە الناس ئین ئەباکم واحد فەرمی ئێوە باوکتان یەکێکە هیچ فەرمێ هیچ فەزلی عەرەب نییە لەسەری هیچ میلەتێکی تری لا بەتەقوا نەبێ هیچ کەسێک بۆی نییە بێت فەزلی میلەتی ئێمە لە ناومانە عادەت نەبووە کوردێک بێ فەزلی خۆی بداتە سەر ئەوانی ترا ئەخلاقە بەڵێ هیچ وارد نییە کەسێک بێت هیچ کوردێک هاتووە لە تاریخا بڵێ ملەتی کورد مەزایە بەسەر ملەتی عالەمان نەبووە قەت شتیوان نەبووە ئەوەی کە هەیە لە ناو تورکا هەبووە تورک حەدیسی داناوتی تێر کەسێک تورکی نەزانێ ناچێتە باشتۆ مەسەل لە ناو عەرەبا هەبووە عەرەب مەسەلەن فەزلی ئەو شتانی کردووە لە ناو کووردا شتیوان نییە ڕۆژە لە ڕۆژان کەسێک کاتیبی ئەوەی کردبێ ملەتی کورد ملەتێکی ئاشتی خوازە ئەم بابەتە نقطەی کۆتایی کە من باسی بکەمەوەتانێ ئومێ دەکەم خەڵک ئەم مەوزوعانە بەلاڕێیان نەبن ئێمە کاتێک کە باس لە نیشتیمانی خۆمان دەکەین بە معنایەکی وای لێ تێ بگەن کە مەسلحەتێکی دنیاییمان تایە یان تەمەلق و خۆنزیکردنەوە لە دەسەڵات و حکومەت و چوزانم شت گەلێک کە ئەم شتانە پەیوەندی بەوە نییە ئەم ڕێڕەوەی ڕاست نەکرێتەوە بەم هەڵەیە دژی ئاینە پێغەمبەر هاتووە سەڵات سلامی خوازێ بۆ ئەم عرقیەتە لە ناو کۆمەلگانەیەڵێ تۆ دێی فەزلی ملەتەکان دێتە سەر منیش حەقی خۆمە پێم بۆ خەڵک ڕوونی کەمەوە کە فەزلی کەس لەسەر من نییە من وەکو خەڵکانی تری هیچ جیاوازیمان نییە کەس بۆی نییە بێت نیشتیمانی من داگیرکە عەرزی باو باپیرانم بگرێ منیش بۆم نییە عەرزی کەس داگیرکەم و ئەمە ئیتر بۆ خۆمان پاک لە پاکی دوا قسە کورت و پوخت هەرخۆشیت هەر خۆشیم دوا قسە هەر کورد بە هەر هەنازی ب کوردستانە خۆ بکە لە کۆتاییە قورئانی پیرۆزە کە سێم خاچی کوردستان یعنی سێم شوێن کە باسیەکات کە خاچی کوردستانە بە پیرۆز ناوی بردووە هەمان ئەو پیرۆزەی کە بۆ مەکە ناوبراوە خۆشەویستی وەتەن خۆشەویستی نیشتیمان ئەگەر بگاتە ئەو شوێنەی کە هەرچیەکی بۆ بکەی هەرکەمە ئەو ئاینەی کە تۆ پێت وایە کوردایەتیە زۆرەکەت کاریگەری لەسەر ئاینەکە بێ بیرکردنەوەیکی ڕاز نییە دوو جار دکتۆر پێوتموتیوە پرسیارێکی هەر زۆر هەڵەشە ئەگەر تۆ پێت وایە دینداریەکەت بۆ پلەی بەرزە بێتەوە وڵاتەکەت لە دەستبەی نەژادەکەت لە دەستبەی زمانەکەت لە دەستبەی بەڕاستی هەڵیت خوایە کوردستان ئاواکەی ئامین ئامین وافیس